ڕۆکۆمەڵایەتیەکان گەورەترین بەڵگەن لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەوان نەجاحەتیان هێنا، پیرانەکانیان نەجاحەتیان هێناوە، سەرکەوتوو بوونە لە پیرانەکانیاندا بۆ ئەوەی کە ئەم ئومەتە فەساد بکەن، بۆی ئەم ئومەتە خراپ بکەن، بۆی لە دین دوورمان خەنە و لە خشتەمان بەرن. پرۆسەی تۆڕۆکۆمەڵایەتیەکان بکە، ئافرەتێک سافیرە دەربکەوێ، ئافرەتێ مۆدێل دەرکەوێ، ئافرەتێ جوان دەرکەوێ، بەقەت سەتەها بابەتی دینی خەڵکی لایکی بۆ دەکات. کێ لایکی بۆ دەکات؟ ئەوانەی کە لە مزگەوتەکان سەر نوێژەکەن، جومعە دەکەن، زۆربەی ئەوانن. ئەم شەو فڵان ئافرەتی شۆخ و شەنگ لایڤی هەیە، ماشەڵڵا بەر ناکەوێ، بەڵام فڵان مامۆستا لایڤی هەیە، هەر خەڵسێنە چی کورە باوازە دین بێنە، دینی چی؟ ئەوە ئافرەتە جوانە سەیریکەین باشترە. ئەوە پیرانی دوژمنانە سەرکەوتوو بوونە، من و تۆیان گومڕا کردو و سەرمیان لە ئێمە شێواندووە، بۆیە ئێمە دەبێت بە خۆمان دابچین و ئاگامان لە خۆمان بێت، چونکە تۆڕۆکۆمەڵایەتیەکان بەرووبوومی تەواوی ئەوانی تێدایە. خوای گەورە دەفەرمێت: إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله. كافركان ملحدكان وبيباوران ماڵ و سەروەت و سامانی خۆیان دەبەخشن تەنها لەبەرەوەی خەڵکی لە دینی خوا دوورکەوێتە، بەس ئەوەندە.